طبعا هەموو سووتانێک هەموو بردومانێک هەموو وێرانکاریە کاریگەری لەسەر ژینگە هەیە. ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردوو بە تایبەتی کە باز لەوە دەکەین مەسەن زۆر کاتە بۆ لە کەناڵەکانی میدیا باسمان لەوە کردووە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا زیاتر لە 1.2 میلیۆن لە دارستانەکانی هەرێمی کوردستان سوتاون بۆ مانایی ناکە مەسەن هەمووی لە ناوچن بەڵام کە سوتاون دواتر بەشێکیان لەبەر ئەوەی دارەکان دار و درەختەکانیان با بڵێن تەمەنیان زۆرە بەشێکیان جارێکی دیکە دەژیێنەوە بەڵام زۆربەی ئەو سوتانانەی کە هەبوون لە ماوەی ساڵانی ڕابردوو کاریگەریەکانی با بڵێن بە هۆکاری تۆبارانی ناوچە سنووریەکان بوون مەسەن یەک لە سەرسەی با بڵێن ئەو ئاگرکەوتنەوانەی یاخود ئەو ڕوبەرە زۆرێک کە لە دارستانەکان سوتاون لە ماوەی ڕابردوودا هۆکارەکەی کاریگەری بردومانی ناوچە سنووریەکان بوون بۆیە کاریگەری هەبوو بەڵێ لەسەر سوتانی با بڵێن دار و درەخت کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی و هەمە زۆری زیندەوەران کە بە پێی مادەی 33 لە دەستوری عێراقی باز لەوە دەکات کە هەرچی دەوڵەتە پاراستنی بۆ ئێمە داوامان لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراقیش داوامان کرد کە وەزارەتی دەرەوەی عێراقی لەگەڵ با بڵێن وەزارەتی دەرەوەی تورکیا کار لەسەر ئەو بابەتە بکەن تاوەکو بردومانی ناوچە سنووریەکان ڕابگیرێ. ئێمە خۆمان بەڕاستی بە دوواداچوونی زۆر باشمان کرد لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان بە تایبەتی بەڵام لەبەرەوەی ئەو شوێنانە هەتاوەکو ئێستاکە گرفتیان هەیە با بڵێن وەکو محەڕەمەوان نەتوانراوە وەکو پێویست با بڵێن داتاکانی یاخود ئەو زانیاریانی کە هەن لەسەر ڕێژەی زۆری سووتانی ئەو ناوچانە هەتا ئێستا کە بەڕاستی من لەبەر دەستمان نین. ئەتەوای من لیژنەی گۆڕانکاری کە شوهەوامان هەبوو ئەو کاتە هەردوو بریکاری وەزیری با بڵێن وەزارەتی ژینگە وەزارەتی تەندروستی و ژینگە هەم بریکاری کاروباری هونەری و هەم ئیداری چەند جارێک سەردانی ئێمەیان کرد وەکو دەستی پاراستن و چاکردنی ژینگە لەوێەوە قسەمان لەسەر ئەو بابەتە کرد چونکە ناوچە سنووریەکان و پاراستنی با بڵێن سروشت و هەمە زۆری زیندەوەران ئەرچی دەوڵەتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە لە ڕێگەی وتەبێژەکەیەوە بە فەرمی با بڵێن نیگەرانی خۆی ڕاگەیاندووە ئیدانەی ئەو حاڵەتەی کرد و ئێمە لە ڕێگەی وەزارەتی ژینگەی عێراقی بە هەمان شێواز ئەو پەیامەمان نارکەوە کار لەسەر و بابەتە بکرێتن چونکە بەڕاستی ینی ڕاستە لە ڕووی سنووربەندیەوە با بڵێن لە ڕووی نێودەوڵەتیەوە سنوورەکان لە ئێستادا با بڵێن پارچە پارچە کراون یاخود هەر سنوورێک با بڵێن تایبەتە بەدەوڵەتی بەڵام لە ڕووی ژینگەیەوە بەڕاستی ژینگە هیچ سنوورێک نازانی نە سنووری سیاسی نە سنووری کۆمەڵایەتی ئابووری کاتێک کە ژینگەی ناوچەیەک پیسەبێ کاریگەری لەسەر کۆی ناوچەکانی دیکە دروست دەکاتن تو گەر مەسەلەن سیر بکەیت لە ساڵانی ڕابردوو بەهۆی سووتانی دارستانی ئەمەزۆنەوەکە مەسەلەن لە ئەمریکا لە ئەمریکای باشوور دارستانەکان دەستان کاریگەری دروستەکرد لەسەر ئەوروپا مەسەلەن لەسەر ئوسترالیا اینجا ساڵی مەسەلەن لە فترێک بەر لە ئێستاکە بەهۆی سووتانی دارستانی ناوچەکانی تورکیا ئیدی وڵاتانی دراوسی تورکیا بە هەمان شێواز مەسەلەن نیگەران بوون هەراسان بوون بۆی کە کاریگەریەکانی دەگوازرێتەوە لە بۆ ئەو شوێنانە چکۆکو باسمان لێوە کرد ژینگە بەڕاستی سنوور نازانێتن کاتێک کە ژینگە شوێنێک پیسەبێتن کاریگەری دروست دەکاتن لەسەر زۆربەی شوێنەکانی دیکەش بە تاکید پێشەرکاری یاسا و با بڵێن یاسا نێودەوڵەتیەکانە بەوەی کە تۆ لە سنووری وڵاتێکی دیکە یاخود با بڵێن لە ناوچەیەکی دیکە دارستان بسووتێنی یاخود شوێنە سروشتەکان دارستانەکان ببڕ یاخود شوێنە سروشتەکان بردومان بکەین.